ئەو کاتت باش بەخێربەی بۆوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم چینە لاپەڕە 21 لەو کتێبە لەوانەیە گەیشتینە ڕاهێنان لەسەر چەند ڕێگایەکی جیاواز. بزانین ئەو چییە ڕاهێنان لەسەر چەند ڕێگایەکی جیاواز. ڕاهێنانی 6 ئەگەر تەماشاکەین بزانین چ نووسرایە. یەکێک لە کۆمپانیاکان 2 ساڵ جارێک پیشەنگایەک دەکاتەوە. پێشەنگای 26مینی لە ساڵی 1948 کردەوە. لە کام ساڵدا پیشەنگای 50مینی کردەوە. پێش هەموو شتێک تۆزێک باسی پیشەنگای بکەم بە 3 جۆر نووسرا تەماشاکەن. ئەوە جۆرەک، ئەوە جۆرەک، ئەوەش جۆرەک. هەر جارەی بە یەک ناچن کەواتە هەست ناکەم ئەوە ئیشەکی باشە دەبوایە بە یەک شێوە بنووسرێ. پیشەنگاش دەبی بزانین پیشەنگاش مانای چییە لێرە کە نووسرایە لەبەر چ بە دوو شێوەی نووسرایە، کامە ڕاستە کامە هەڵەیە، پاشان مانای چییە پیشەنگا. وابزانم باشترین جۆری نووسینی پیشەنگا بەڕای من ئەو جۆرەیە، ئەوها بنووسرێ پیشانگە کە شتێکی پیشانی یەکە چی دەدەی. واتە ئەگەر کۆمپانی بی بزانە بەرهەمەکت دروست کردیا دەتەوێ خەڵک بیبینن بیکڕن ئەوجا ئەو بەرهەمە ئەگەر مۆبایل بی یان جلوبەرگ بی یا ڕایەخ و مافور بی یا خواردن بی یا میوە بی هەرچ بی پیشەنگایەک دەکەیەوە، پێشەنگایەک دەکەیەوە. ئەمنەوە های دەنووسم پیشانگەیەک دەکەیەوە هەتا بەرووبوومەکانی خۆت بە خەڵکی بناسێنی. لێرە ئەو کۆمپانیایە هەر 2 ساڵ جارێک پیشانگەیەکی ئاوا دەکاتەوە. پیشانگە ژمارە 26می لە ساڵی 48 کردەوە. پرسیارەکەوێ دەڵێ لە ساڵی کەی لە کام ساڵ پیشەنگای ژمارە 50 دەکاتەوە. 50 بێگومان ئەو پرسیارە ئاسان نییە. ڕێگای گرتنە بەر پێویستە پلانی لۆدانین، کام ڕێگا ڕەنگە ڕێگایکی بگرینە بەر نەتوانین هەتا سەر لە دوو ڕێگایەکەی بڕۆین، ڕەنگە وەڵاممان زوو دەست نەکەوی. لەبەرەوە ئەمن ئێستا پیشان دەدەم کام ڕێگام گرتە بەر و کام ڕێگا باش بوو کامیش باش نەبوو. با بچینە لای ڕێگایەکەی من. یەکەم ڕێگا کە گرتمە بەر ئەو ڕێگایە بوو لەبەرەوەی پیشانگای 26م لە ساڵی 48 بوو، 27م کەواتە ساڵی 50ە، 28 52 29 54 30 56 31 58 32 60 33 62 34 64 کە گەیشتمە 35 جێم نەما ئیدی لە چێ بنووسم کە زانیم ئەو ڕێیە بەکەلک نایە. بە تایبەتی ئەگەر پرسیارەشکەبی لێرە هەتا 50مینە ئەدی ئەگەر هەتا 100مین بوو یان 1000 ناتوانم ئەو ڕێی بەکاربێنم. ئەوجە لەبەر هەندێک چووم ڕێیەکی تکەم گرتە بەر. ئەو ڕێ چ بوو؟ ژمارەکانم لە 26ەوە نووسیەوە هەتا 50. پاشان ئەو ژمارانم بەرامبەری ساڵەکاندانا هەردوو ساڵ 2 ساڵ ئاوە 26 کەتە ساڵی 48 27 50 کەوا دەبینن بۆ نمونە ساڵی 76 1976 ئەگەر بی بەمە سەرێ بە هەندێک بی بەمە سەرێ هەتا بگەینە 50 76 بوو گوتمان 40 بەرامبەری 76 بوو ئەوە
چل ساڵی هەفتا و شەش چلو یەک هەفتا و هەشت و چلو دوو هەشتا هەتا گەیشتمە پەنجای پەنجا بووە ساڵی 1996 هەستم کرد ئەو ڕێژ ئاسان نییە دەبی چەند خولەکێک دانیشی ئەو ژمارانە یەک لە دوویەک بژمێری ڕەنگە ئەگەر ژمارەکەت لە بیر چوو هەڵەکی گەورە بکەی ئەوەش ڕێیەکی پراکتیکی نییە باشترین ڕێی بیرکاری ئەو ڕێگایە کە ئێستا پیشانی دەدەم لەبەرەوەی لە 26 دەستمان پێ کرد هەتا 50 چ دەکەین دەینین ئەو پەنجایی دەڵێن 50 کەم 26 بزانیت چەند جار مابەینی ئەو 50 و 26 چەندە کە 26 لە 50 دەردەکەین 24 دەمینێتەوە پاشان چونکە هەردوو ساڵ جارەکە ئەو 24ی کۆ دەکەینەوە لەگەر 24 چیریکە دەبیتە چەند ساڵ دەبیتە 48 ساڵ کەوابوو 48 ساڵ پاشی ساڵی 1948 کە 26مین جار بوو کە 48 کۆ دەکەینەوە لەگەڵ 1948 ساڵی 1996مان بەدەست دێ کەوابوو وەڵامەکە ساڵی 1996 پیشانگەی ژمارە 50 بەڕێوە چووە یان دروست بووە یان کرایە یان ئەنجام درایە ئەوە بەو شێوەیە باشترین شێوەیە بۆ ئەوەی پرسیاری لەو جۆرە شیتەڵ بکەین با بچینە بزانین پاشی ئەو پرسیارەی چمایە ئێستا دەینە لای کام پرسیارە بەکارهێنانی پێدراوەکان مانای چییە؟ واتە ئەو زانیاریانەی کە هەمانە کە پێمان دراوە ئەو جەبزانە ئەو زانیاریانە خشتەیە ئەو زانیاریانە نووسینە ژمارەیە چییە؟ لێرە دەڵێ خشتە بەکاربهێنە بۆشی کارکردنی ڕاهێنانەکانی 7 و 8 و 9 کاتە ئەو خشتەیە کە لەبەر چاومانە لێرە ئەو خشتەیە بەکاردەینی یەکەم جار تەماشای دەکەین سەردێڕەکە چ نووسرایە پلانی ئالان بۆ ڕاهێنان ئەو ئالانە لێرە وەرزشی دەکا خۆی بەرز دەکاتەوە پلانە چی دانایە هەر ڕۆژەی ژمارەی بەرزبوونەوەکانی خۆی زیاد دەکات نووسیتی لە ستونی ئێرە ڕۆژ ستونەکەی دیش ژمارەی بەرز بوونەوە چەند دێڕی نووسە دووشەمە سێشەمە چوارشەمە پێنجشەمەی نووسیتی دووشەمە 6 جار خۆم بەرز دەکەمەوە سێشەمەش 8 جار چوارشەمەش 10 جار پێنجشەمەش 12 جار کە ئەمە دەین تەماشای ئەو ژمارانە دەکەین دەبینین دوو زیاد دەبی 6 8 10 12 تێدەگەین شێوازەکە چییە شێوازەکە زیادبوونە دوو هەموو ڕۆژێ دوو زیاد دەبی کە ئەو شتەمازانی ئاسان دەبی ئیشەکە وەڵامدانەوەی پرسیار دەینە لای پرسیاری 7 ئەگەر ئالان لەسەر ئەو شێوازە بەردەوام بێ ئەگەر بەردەوام بی ئایا ڕۆژی یەکشەممە چەند جار خۆی بەرز دەکاتەوە بێگومان دەبی بزانین ڕۆژەکانی هەفتە بژمێرین پاش پێنجشەممە چ دێ هەینی پاش هەینی شەمە و یان شەممە پاش شەمە ئەو جا یەکشەمە دێ کەوابوو هێشتا چەند ڕۆژمایە هەینی یەک ڕۆژ شەممە 2 ڕۆژ سێشەمەش 3 ڕۆژ 3 جاری دیکە هەر جارەی 2 زیاد دەبی 3 جاران 2 دەکات چەند دەکات 6 کەواتە ئەو 12 گەر کۆی کێوە لەگەر 6 دەکاتە 18 کەواتە ڕۆژی یەکشەمە 18 جار خۆی بەرز دەکاتەوە بەڵام بە تەماشاکەین ڕێگایەکی تکەش بزانین هەیە ئەو ڕێگایە کە
دەتوانی خشتەکەی نوێکەوە یان بینوسیەوە بنووسی دووشەم لێرانە ئەم نووسیتم دووشەم بەس دووشەم و دووشەمە هەر کەیفی خۆتە دووشەم 6,000 سێشەم 8,000 چوارشەم 10,000 پێنجشەم 12,000 هەینی 14,000 دوی زیاد دەکەم شەمەش 16,000 یەکشەمیش 8,000 بەو ڕێگایش دەتوانی بەرەبەرە زیادکەی لە پێش چاوان پیشانی دەیکە کوبیرت کردەوە ئەوەش ڕێگایەکە لە ڕێگایەکان وەڵامەکە چیە دەڵێ یەکشەم 8,000 ئالان خۆی بەرز دەکاتەوە چینە لای پرسیارە چیدی یان ڕاهێنانی چیدی ڕاهێنانی 8 ئالان 84 جار کردداری خۆبەرزکردنەوەی لەم هەفتەدا ئەنجام دەدا 84 هەموو ڕۆژەکان کۆکەینەوە دەکا 84 چەند بەرزبوونەوەی ئەنجام داوە لە ڕۆژانی هەینی شەممە و یەکشەممە کەواتە ڕۆژانی هەینی شەمە و یەکشەمە دەبی کۆکەینەوە ڕۆژانی هەینی ڕۆژی هەینی سێ ڕۆژ شەممە و یەکشەممە ئەو سێ ڕۆژە ئەگەر بچینە لای لەبەرەوەی خشتە باشە دروستی بکەین ئەگەر بچینە لای خشتەکەمان دیسان تەماشایەکی بکەینەوە بزانین خشتەکە کوو بوو باسی کام ڕۆژی کرد باسی ڕۆژی هەینی و ئەو سێ ڕۆژە ڕۆژی هەینی شەممە و یەکشەممە دەبی ئەو سێ بەرزبوونەوانەی وەرزشانە کۆکەینەوە تا بزانین سەرنجامیان چەندە دەرەنجام بزانین پرسیارەکە ئاوا بوو تەماشایەکی بکەینەوە ئەنجام چەند بەرزبوونەوەی ئەنجامدا لە ڕۆژانی هەینی شەممە یەکشەممە بەیەکەوە دەبی ئەو سێ ڕۆژانە کۆکەینەوە کۆکردنەوەکە کووە بێگومان کۆکردنەوە هەمیشە 14 16 18 خانەیەکان لەژێر خانەیەکان خانەی دەیان لەژێر خانەی دەیان نابی خانەکان جێیان بگۆڕین 8 لەژێر خانەیەکان و یەکیش لەژێر خانەی دەیان پاشان چ دەڵێن هەمیشە لە دەستە ڕاست دەست پێ دەکەن دەڵێن 4 کۆ 6 دا کۆ 8 هەشتەکەی دەنووسین بەڵام ئەو یەکەیە هەژدەی لێرە نانووسین چونکە نابی دوو ڕەنووسی بنووسین لە یەک خانەی ئەو یەکەی دەچین لێرە دادەنێن کۆی دەکەینەوە لەگەڵ دەیان ئەو جارەی دێن دەڵێن 1 کۆ 1 دەکا ئەو یەکە دەکا 2 کۆ 1 دەکا 3 کۆ 1 دەکا 4 دەنووسین 4 کەواتە 48 جار لەو هەفتەیە خۆی بەرز کردەوە ئەمن هەتا ئێرە دێمە کۆتایی ئەو وانەیەی ئەو پرسیارانەی ماینە لەوانەی داهاتووشی تەڵیان دەکەین هەتا ئەو کات هەر شاد و خۆش بێ